فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی زۆر بەڕێز، لە بابەتەکەماندا لە زنجیرە باسی بزانەدا باسی ئەوە دەکەین چێ بەهەشتیە. ئەم بابەتە بابەتێکی غەیبیە، ئەبێ بگەڕێنەوە بۆ خزمەت قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەو تەرازوە قورئانی و سوننەی نەبەویە هەر یەکێک لە ئێمە خۆی هەڵسەنگێنێ بە دڵنیاییەوە تێدەگەین چێ ئەهلی بەهەشتە، پەنا بەخوا، چێ خەلەلی هەیە خۆی چاکاو تا لە دنیادایە فرسەتی لەبەردەستایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە لە سونەنی ئەبی داووددا بە ژمارە فەرمودەی 1529 هاتووە و حەدیثێکی صحیحە. سەروەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی: من قال رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم رسولا وجبت له الجنة. هەر کەسێک لە ناخی دڵەوە بڕوای تەواوی هەبێ و بە زوبان بە شانازیەوە دەری ببڕێ و بڵێ رضيت بالله ربا، رازیم بەوەی ئەڵڵا پەروەردگارم بێ، رازیم بەوەی ئەڵڵا پەروەردگارم بێ. ئەم بابەتە زۆر گرنگە، بە وشە ئاسانە. رازیم بەوەی ئەڵڵا پەروەردگارم بێ، ڕەبم بێ. چونکە کافرەکانی سەردەمی مەککە و پێشتریش کە بە هیلاکە چوون و هەموو شوێنیان جەهەنەم بوو، لەسەر ئەوە تیا چوون کە ئەمەیان نەدەگوت، رازی نەبوون بەوەی ئەڵڵا ڕەبیە و پەروەردگاریان بێ. ئینا کاتێک کە قورئان دەخوێنێەوە دەفەرمێ کاتێک لەو بتپەرستانە دەپرسی من خەلەق السەماوات والئەرض لەیەقولن الله، دەیانگوت ئەڵڵا. دەتگوت چێ ئاسمانی دروست کردووە، ئەو هەموو ئەستێرە و مانگ و ڕۆژ و ئاسمانە، چێ ئەم زەویەی دروست کردووە، دەیانگوت ئەڵڵا دروستی کردووە. بەڵام پەنا بەخوای پەروەردگار بڕوایان وا بوو غەیری ئەڵڵاش دەسەڵاتی هەیە لە کەون و کائیناتە. بڕوایان وا بوو غەیری ئەڵڵا بتێکی بێجیان، مەخلووقێک، ئینسانێک، کەسێکی تر هاوبەشی دەکا لەگەڵ خوادا لە بەڕێوەبردنی گەردووندا. بۆیە ئەوانە هەموو بوونە جەهەنەمی پەنا بەخوای پەروەردگار. ئەینا دەیانگوت خوا هەیە. ئێستا مولحیدەکانی ئەم سەردەمە لەو مشریکانە زۆر پیسترن، هەر دەڵێن نەعوذ بالله خوا نییە، هەر ئیلحاد بڵاو دەکەنەوە. ئەوان هێشتا ئەو مشریکانە دەیانگوت خوا هەیە، بەڵام ئەوە کافی نییە، ئەوە ناتباتە بەهەشت. رضيت بالله ربا، پەروەردگاری من کە ئەڵڵایە، لە نەبوونەوە منی دروست کردووە، لە سکی دایکم و مەلۆتکەیەکی ساوا بووم، بە شیری دایکم بەخێوی کردووم، سۆزی خستۆتە ڕەحمی و بەزەی بۆ دڵی دایک و باوکم تاوەکو ئامێزم بۆ بکەنەوە، پەروەردەم کەن، شەو نوخونیم بۆ بچێشن. پاشان ئەگەر لە سکی دایکتا بووی یەک بۆری خواردنت هەبوو، خوای ئەرحەم الراحیمین کاتێ سەر زەوی گریای وتت خوایە چۆن بژیم، خوا فەرمووی یەک دانە بوو، یەک بۆری بوو بە ناوکەپەتکەوە خواردنی بۆ تۆ دەبرد. مادام هاتیە سەر زەوی و دەترسی بۆت دەکەم بە دوان دووکانی لەناو ئەو گۆشتەدا ئەو شیرە جوانە دێتە دەرەوە بە هەموو پێداویستیەکانی ڤیتامین و ڕۆژانەی تۆ هەمووی تێدا ئامادەیە، بە پێی ساردی و گەرمی وەرزەکان، بە پێی نەخۆشکەوتنی تۆ، بە پێیەوەی تاد لێ بێ یان پلەی گەرمیت بەرز بێ یان نزم بێ، ئەو شیرە ئۆتۆماتی چی دەگۆڕێ و دایکی ژاگای لێ نییە. دایکێکە و ئاگای لە خۆی نییە، ئیشوکاری دەشت و دەردەکا، عارەقە بەسەری مەمکێوەیەتی، شوێنی شیردانەکەی تەندروست نییە. سبحان الله، خوای پەروەردگار ئەو مەنتیقەی کە دەمی مەلۆتکەی بەردەکەوێت بەردەوام تەعقیم دەبێ. ئافرەتێک دەستی پیسی خۆی بەسەر گۆی مەمکیا بێنە کە خستێ دەمی مناڵەکە و پیسەکە ناگا، یەکسە خۆی پادەکاتەوە. تۆ ئاگال لە هیچ نییە، ئەوە پەروەردگاری تۆیە ئەڵڵا. چێ هاوبەشە لەوەدا؟ هیچ کەس. کە لە شیر دەبڕیتەوە زۆر بە زەحمەت دەبڕیتەوە، دەگریەی
خوای گیان ئەو مەمکانەم لێ ببڕێ خوای پەروەردگار و زادە فەرمێە ئەیکەم بە چوار ئێستا دەتوانی نان بخۆی دەتوانی ئاو بخۆی دەتوانی میوە بخۆی دەتوانی گۆشت بخۆی دوای ئەوەی کەوا ترسای دایک و باوکت وازی لێ بێنن دوای نازی ئەوان بێ بەش بی خوای گەورە هێز و قووەت و عەقڵ دەداتێ ئەمجا هەموو لە بەردەستایە کە وەختێکیش دنیا بەجێ دێڵی هاوار دەکەی خوای گیان ئیتر من چی بخۆم ئەوە دەستم لەم هەموو دنیا لەو هەموو پارە لەو هەموو سامانە بەربوو خوا فەرمێ مەترسە جاران چوارت هەبوو ئێستا بۆت دەکەم بە 8 دەرگای بەهەشت ئێستا هەر فراوان دەبێ ئەبێت تۆ خوا ئەوا بناسی شافیم هەر ئەڵڵایە ڕازقم هەر ئەڵڵایە معیز و مزیل بەخوا هەموو دنیا بێوێ سەر بەرزت کە ئەو ئەڵڵا لە پشت نەبێ ناکرێ هەموو دنیا دژت بێ خۆت پاک بە ئەو ئەڵڵا لە پشتت بێ ناتوانێت زەلیلت کە رضيت بالله ربا حمو بيانيان وإيواران أم ذكر بخوانن برزان پاداش تكد وجب له الجنة خوايا خوم تسليمي توكرت خوايا غيري تو پشتو پنا مني لسر زويدا منتيشم بهيت شتيقني خوم خرابناكم الله تو پشتيوانم بي خدايا رازيم تو پروردگارم بي هاو بشد نية تاكي تنهاي بشريكي دواميان أم خوايا إسلامي بوناردوم هر بڵێ خوايا تو دا پرستم بەڵام بەخوا قورئانەکەی تۆ تەواو ئەوە ئیشم بەوە نییە نە وبالئیسلامی دینە ئیسلامیش هەر بۆ ناسنامەنا لەسەر تەزکەرەکەت ئەدیانە ئەلموسلیم وەڵام من موسڵمانم بەڵام هەرچی سیفاتی موسڵمان بێت تێدا نەبێ ئەوەش ڕزگارن ناکە چونکە وشەی دین لە قورئانەکە جەنابتان لە سوڕەتی یوسفا بخوێنەوە ئاەتی 76 باسی فی دینی المەلیک دەکا یعنی یاسا و نیزامی پاشای میسر کە باسی یوسف و بنیامینە ئەوە دەستورە دین یعنی یاسا یعنی بەڕێوەبردننی ژیان یعنی سیستمی حیات یا ڕەبی خوایە من بەم دینی ئیسلامە ڕازیم خوایە من هەموو بەیانیان و ئێواران دەڵێم ئەم ئیسلامە کافیە بۆ ژیانی ئێمە ئیسلامێکی جوان بڕواتان هەبێ حتا ڕۆژی قیامەت عاقڵمەندان زانایان مجتەهیدان فەقیهەکان بۆ هەموو زەمانێک بۆ هەموو زەمینێک بۆ هەموو کێشەیەک چارەسەر لەو قورئانەدا هەیە بەڵام عقلی کراوە عقلیتی تێگەیشتوو لەو حەدیثانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوانی وەکو ئیمام شافعی ئەبوو حەنیفە ئیمام مالک ئیمام ئەحمەد شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ئیبن القەیم زانەکانی تر تا دەگاتە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس تا دەگاتە دکتۆر مستەفا زەڵمی ڕەحمەتی ئەمانە هاتوون هەر لەو قورئان و حەدیثە بە پێی زەمان و زەمین هەموو منهەجی ژیانی من و تۆیان دەرێناوە حتا تەنانەت کاتی خۆی ناپلیۆن کە هاتە وڵاتانی عەرەبی داگیر کرد هاتە فەڕەنسا جەزائیری داگیر کرد کاتێک کە تەماشایان کرد زاناکانیان ئەو هەموو یاسا جوانە لە قورئاندا هەیە قانونی فەڕەنسی لە 180 زیاتر لە شەریعەتی ئیسلامی وەرگیراوە ئەو ئەوروپا دانیان پێدایەنە ئیسلامێکم هەیە خوایە جا من کافیە بۆم کاتێک کە کێشەیەکم هەبوو دەچمە خزمەت مامۆستایانی شەرعزانی بەتوانە مامۆستا کێشەکەم هێناوە لەگەڵ براکەمە لەگەڵ خوشکەکەمە لەگەڵ هاوڕێکەمە لەگەڵ شەریکەکەمە بە شەرعی خوا ڕازیم وبالئیسلامی دینە ڕازیم ئیسلام ئاینم بێ خوای گیان شانازی بە موسڵمان بوونی خۆمەوە دەکەم شانازی بە ئاینی ئیسلامەوە دەکەم بە فەخرەوە من موسڵمانم لە هەموو شوێنێکە بە ئازادی خۆم بە شانازیەوە خەڵکی نەبزانن من موسڵمانم من ئیسلامم هەیە من قورئانم هەیە ئەنجا ئەو ئاینە یەک ئاینی پڕ لە خۆشەویستیە کاتێککە من موسڵمانم ڕقم لە هیچ پێغەمبەرێکی خوا نیە نەعوذ بالله بەڵکو هەمویان بە تاجی سەری خۆم دەزانم هەموو لە قورئانە ناویان دەخوێنمەوە سوکاتی بە هیچ ئاینێکی تر ناکەم چونکە ڕێز لە هەموو ئاینەکان دەگرم سەرداری هەموو پێغەمبەرانیش محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم پەیامی هەموو پێغەمبەرانی کۆ کردوێتەوە هیچیانی زەربی سفر نەکردووە بەڵکو ئێمە هەمیشە کە پێغەمبەران دەڵێن سەیدنا داوود سەیدنا سولەیمان سەیدنا موسا سەیدنا عیسا گەورەمان عیسا گەورەمان موسا گەورەمان یوسف گەورەمان ئیدریس گەورەمان یوسف هەر هەموو ئەو پێغەمبەرانە بە گەورەی خۆمان ناو دەبین دەڵێن سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ ئەم ئیسلامە پڕبەرەکەتاش بە شانازیەوە من موسڵمانم ئاینم ئیسلامە وبمحەممەد ڕەسوولە یا ڕەبی خوا شانازی بەوە دەکەم و ڕازیم بەوەی محەممەد صلی الله عليه وسلم پەیامبەرم بێ ئەو وەحیەی تۆ بە ئەمانەتەوە بە دەستی ڕەسوول الله گەیشتۆتە دەستی ئێمە هیچ کەسی تر نابێت تەداخولی تێدا بکە ئەویش بە ئەمانەتەوە بێ زیاد و کەم چۆنی لە خوا وەرگرت یا ڕەبی خوایە من ڕازیم بەوەی ئەو پەیامەم لە محەممەدی مستەفا وەرگرتووە
کاتێ حەدیثێکی صحیح بوخاری مسلم سونەنەکان دەجێڕدرێتەوە و دەزانم من چاوم لە دەمی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەوەندە بە ئەمانەتەوە لەویشەوە بە ئێمە گەیشتووە. سپاس بۆ خوا، چێ بەرنامەی وا ڕوونی هەیە، چێ دینی وا جوانی هەیە، بێخەڵ پاک کراوە پخت خاوێن بەدەستی ئەمین حتا ئەم دقەیەکی ئێستا مەقسەی دێڵ دەکەین لە مزگەوتەیە و هەتا قیامەتیش خوای گەورە زەمانی کردووە ئینا نەحن نەزەلنا الذیکرە وئینا لەه لەحافیظون. پاراستویەتی بە پوختی یەقینتان هەبێ دەگاتە نەوەی نەوەکان ئێمە هەتا قیامەت. وشەی ڕەسوول لەگەڵ نەبیدا چ فەرقێکی هەیە؟ بەڕێزان هەموو ڕەسوولێک نەبیە، بەڵام شەرت نییە هەموو نەبیەک ڕەسوول بێ. ئێمە لە مانگی ڕەمەزان داین، لە شەوانی قەدر داین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم جار بوو بە نەبی، دواتر بوو بە ڕەسوول، بۆیە نەبیان و ڕەسوولە. محەممەد صلی الله عليه وسلم هەم نەبیە هەم ڕەسوولە. چەند ساڵێک پێشبوونی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە بوخاری داتەوە پێغەمبەری خوا عادەتی پێوەگرت بوو مانگی ڕەمەزان، هەموو مانگی ڕەمەزان بەڕێزان دەچوو ئەشکەوتی حێرا یان چەند ڕۆژێک کێزانێ، هەموو مانگی ڕەمەزانەکە دەچوو چکۆ پێش ئیسلامیش مانگەکان دیاریکراو بوون، ڕەمەزان و ئەوانە هەر هەبوو، هەموو مانگەکە لەوێ دەبوو نەخێر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژی 21 ڕەمەزانەوە لە شەوی 21ەوە تا کۆتاییەکەی چۆن ئێمە شەوانی قەدر دادەنیشین، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو دەشە و ڕۆژە خەڵۆتی دەکرد، دوور دەکەوتەوە لە خاتو خەدیجە دەچوو پێخۆروشتی دەبرد و خاتو خەدیجەش ئەوەندەی لەسەر بووی لەبەر دیمی ئەشکەوتەکەدا دەنا دوو سێ ڕۆژ جارێک بۆی نانەکە کەڕوونەکە و پێخۆرەکان تێک نەچن، ئیتر بۆی دادەنا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەوی 21ەوە دادەنیش بیری لە گەورەی و دەسەڵاتی خوا دەکردەوە. ئاخر ڕەمەزانیان شەوی 21 ڕەمەزان بوو، پێغەمبەر صلی الله عليه وسلم تازە لە ئەشکەوتەکەدا دانیش بوو بیری دەکردەوە نابێ خوا هاوبەشی هەبێ، بیری دەکردەوە دینی ئیبراهیم باپیرەمان کە تەوحید و یەکتاپەرستی خوای پێر کردوین، خوایە چۆن دەبێ ئەم گەلانە ئاوا سەرگەردان بن و ئەم بتانە بپەرسترێن لەسەر زەویدا. لەو کاتەدا جوبریلی ئەمین هاتە خوارەوە، شەوی 21 ڕەمەزان قورئان هاتە خوارەوە لە یەکەم شەوانی قەدری پیرۆزدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەمین وشەکان بیستی اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. أم پێنج ئاەتە هاتە خوارەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم پێنج ئاەتە بوو بە نەبی، ئەم پێنج ئاەتە بەس باسی دەسەڵات و عەزەمەتی خوا و ناسینی پەروەردگارە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، هیچی کەی تێدا نییە، نافەرمێ بە خەڵک وا بڵێ هیچی تێدا نییە. واتە نەبی پێغەمبەرێکە وەحی خوای بۆ هاتووە بەڵام تەبلیغی دینەکە ناگەیەنێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتەوە و ترسێک دایگرت بوو، ئافرەتی بەهەشتی خاتو خەدیجە لە پشتیەوە فەرمووی کەلا والله لا يخزيك الله أبدا، سند بە الله ئەی محەممەدی خۆشەویستم قەت خوا تۆ تووشی خراپە ناکە، چونکە تۆ خاوەنی سیفاتە جوانەکانی بەزەیی ڕەحم ڕازگۆیی بەدەمەوەچوونی هەژاران سیلێ ڕەحم بەدەمی لێ قۆماوانەوە دەڕۆی کێشەی خەڵک چارەسەر دەکەیت، تۆ هەموو سیفاتی جوانت تێدایە، دڵنیا بە ئەوەی کە بینیوتە مەترسە، ئەوە موژدەی خواییە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆ ئەشکەوتەکە نۆشەوەکەی تر ڕۆیشت، ڕۆژی جەژن بوو، یەکی شەوال بوو، پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەشکەوتی حیڕای بەجێهێشت هاتەوە، ئەوە 9 ڕۆژە نەبیە، هاتەوە بەرەو ماڵ بەرەو مەککە، لە ڕێگادا جوبریلی ئەمین خۆی نیشاندایەوە، بەڵام ئەم جارە جوبریل وەکو لە بوخاریدا دەفەرمێ بە شێوە ئەسڵەکەی خۆی 600 باڵی هەبوو لەسەر کورسێک لە بینی ئەرز و ئاسمانە دانیشت بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەو دیمەنە عەجیبەی بینی کە پێشتر قەت ئەوەی نەبینیوە، ئەفەرمێ هەموو لەشی تاو لەرزی لێ هاتەوە فەرمووی خەدیجەی هاوسرم، خەدیجەی خۆشەویستم دەستیڕونی بەتانیەکەم پێدادا، ئەتر هەموو لەشی تای لێ هاتبوو، لەرزی لێ هاتبوو. دەفەرمێ خاتو خەدیجەش جارێ قسەی لەگەڵا نەکرد، ئافرەتی ساڵیحەوە دای پۆشی نێگەڕێ حتا پێغەمبەر ئارام بووەوە. ئەنجا جوبریل هاتەوە بۆ لای ئەم جارەیان، يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرز فاهجر ولا تمنن تستكثر ولربك فاصبر. أم بينجاتي سورة المدثر شبه هنا هستا يتاتوبوا برسول أم جاب بيام لي ببقيني ها بيغمر صلى الله عليه وسلم نور روج نبيبو بس باسي قوري خوي بو هاد أم جاب بيامك نابير بو خود به أبي بيجيني والله مرستو خو بيجينا بهم خلق ديني أما ديني عشوائي نية دینی ئەگنیە سنگ دەرپەڕێنی خۆت بە هیلاک دەی و بەرنامەکە شتێک دەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 3 دانە ساڵ پێ دەڵێن قۆناغی نهێنی ئیسلام
بەس تاک تاک خەڵکی ئاگادار دەکردەوە. یەک پیاوی ئاگادار کردەوە 3 دانە ساڵ، ئەویش ئەبوبەکری هاوڕێیەتی، متمانەی تەواوی بە ئەبوبەکر هەیە. فەرمووی یەک کەسیش نەبووە لە ئیسلامە بانگی بکەم و تۆزە مناقەشە و منجێک بی لە بکەمەوە چۆن دەبێ تەنها ئەبوبەکر نەبێ. کاتێ وتم دەزانی ئەبوبەکری هاوڕێم وەحیم لە لای خوا بوو هاتۆ بوومە پێغەمبەر، فەرمووی هەر زۆر دەمزانی کەمێک بوو دەمێک بوو چاوەڕێ بم خوای گەورە تۆ بکا بە پێغەمبەر. مناقەشە نەبوو تەواو. هەر ئەی پێغەمبەر ئەی محەممەد تاکە کەسێک شایەن بێ لە ئاسمانە وەحی بۆ بێتۆی. فەرمووی یەکسەر بڕوای پێهێنام. خاتو خەدیجەش پێش ئەو یەکەم کەسێک هاتۆتە ناو دینی ئیسلامەوە خاتو خەدیجەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. شەرەفە بۆ ئافرەتان. ئەوانی باسی مافی ئافرەت دەکەن. دینی ئێمە یەکەم کەسی موسڵمان پێی پیاوان نەبوون، ئافرەت هاتە ناویەوە بەبێ مناقەشە، بەبێ منگەمنگ، بەبێەوەی بڵێت چۆن دەبێت. تەواو ئەی محەممەدی خۆشەویست و هاوسەری چەند ساڵم دڵنیام تۆ قەت درۆ ناکەی، وەحی خوات بۆ هاتۆ تەواو تۆ پێغەمبەری. لە منداڵاندا عەلی بە خێو دەکرا لە ماڵەکەیاندا، ئیمامی عەلیش ئیمانی هێنا. پێغەمبەر خزمەتکارێکی هەبوو کردبووی بە کوڕی خۆی کۆیلە بۆ ئازادی کرد، وەکو کوڕی خۆی لە ماڵەوە پێیان دەوت زەیدی کوڕی محەممەد، خۆی زەیدی کوڕی حاریثە بوو. وەکو ئەوەندە پێغەمبەری خۆی خۆش دەویست، باوکو دایکی خۆی واز لێهێنا، وتی بەخوا ناچمەوە بۆ لایەن، من تازە کوڕی محەممەدم، ئەو پیاوە بە هیچ کەس ناگۆڕمەوە. ئەویش ئیمانی پێهێنا. و کاتی عیبادەتی خۆیان دەکرد، ژنێکە خەدیجە منداڵێکی 10 ساڵان عەلی، غولامێکە زەیدی کوڕی حاریسە، پیاوێکە ئەبوبەکر 3 دانە ساڵە ئەم قورئانە هاتووە مەکە پێی نازانێ. ئەبێ بناغە دابندرێ، ئەبێ بناغە لەسەر شانی ئەمانە دابندرێ. کەفوکوڵ هیچ نییە بەڕێزان، جاری وایە تۆ 10,000 کەس کۆکەوە، کەفوکوڵ هیچ نییە. دینی ئێمە دینی پتەویە، ئەبێ پیاوانی پتە و ژنانی پتە و دروست ببنەوە. ئەمجا ئیسلامەکە دێتەوە مەیدان. ئیمامی ئەبوبەکر هەر کە موسڵمان بوو کاری خۆی کرد، پەیوەندی کرد بە نزیکترین خۆشەویستانیەوە، پیاوی مەردی هەڵبژار کە ئەمانەت پارێز بێ، ئەگە موسڵمانیش نەبێ لیان لە هەرا نادا. پیاو دەبێ بنازی چیەیە. عوسمانی کوڕی عەفان، عەبدوڕەحمانی کوڕی عەوف، زوبەیری کوڕی عەوام، سەعدی کوڕی ئەبی وەقاس هەڵی بژاردن، هاتن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانی بۆ خوێندن، قسەی بۆ کردن، دوای ماوەیەک موسڵمان بوون. 3 دانە ساڵ ئەوە ئیسلامی ئێمە ڕۆیشتووە، قۆناغی نهێنی. خوا فەرمووی فەصدع بما تؤمر. ئێستا سەدع واتە شتێک زرینگەی دێ، ئیسلامەکە دەنگ بداتەوە، تر بانکە بڵێ وەرن خەڵکینە من بوومە پێغەمبەری خوا. دوای 3 ساڵ تر ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی کردن ئەبوو لەهەب بەگژیاتەوە. دواتر هەموو هۆزەکان هەرچی هاتایە مەکە پێغەمبەری خوا خۆی پێدەناسان. دەی فەرموو بەس وەرە پشتیوانیم لێ بکە، یەک شتم لێیەوە ناوێ و یەک شتیشم پێ نییە، بەخوا من نەپارەم پێیە، نە پۆستم هەیە، نە پلەم هەیە، نە هیچی دنیام هەیە، بەڵام ئەگە تۆ دیفاع لە ئیسلام کەی و بێ بازنەی ئیسلامەوە وەلەکە الجەنە، بەس بەهەشتی خوا. دینی ئێمە بەڕێزان بە هەر تەماحێک بە شوێنی کەوی نایەوی، وەکو هین فڕە دەداتە دەرەوە. ئەبێ هەر عیبادەتێک دەکەین. من کەوتار بۆ جەنابتان دەخوێنمەوە، کاک فەرهاد کە مزگەوتی دروست کردووە، جەنابتان کە عیبادەتی تێدا دەکەن، غەیری بەهەشت هیچ مەبەستێکی کە لە هین بێ فڕە دەداتەوە دەرەوە، نایەوێ، قبوڵی نییە، چونکە خوایەکە غەنیە، خوا هێندە دەوڵەمەندە، پێویستی بە کەس نییە. ئەم ئیسلامە بۆیە بە گەورەی دەمێنێتەوە. ئەوانەی هەڵگرنی هیچ هەدەفێکی دنیاییان نییە، خالیس دەبێ خۆیان یەکلاکری بێتەوە بۆ خوا. بۆیە دەبینی کەسانێکن ماوەیەک لەگەڵ ئیسلامدان، چونکە نیەتیان بۆ خوا نییە، نیەتیان تەنها بەهەژ نییە، ماوەیەکە واز دێنن، سار دەبنەوە لە گۆشەیەکیان هەیە مولحید دەبێتەوە، چونکە لە ئەوەڵەوە بە پاکی نهاتووە. ئەگامان لە خۆمان بێ تۆ توتە رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد رسولا صلى الله عليه وسلم. خواش دەفەرمێت چیت بۆ دەکەم؟ وجبت له الجنة. ئەمە دەبێت تاکەی بێ، ئەمە لەو ڕۆژەوە موسڵمان بووی تا دەتخەنە قەبرەکەەوە دەبێت بەردەوام بی لەگەڵیا. پێشینانی ئێمە بابوو با پیرانمان ئەم میلەتی کوردی حەمد و سەنا بەخوا ئاوە. 3 شت: خودا، ئیسلام، پێغەمبەر. ئەوانە هێڵی سوورن. کابرای گوت لەبەر خاتی خۆی بە قوربانی ناوی خوا بم، تەواو هیچ دەسەر و ناوی خوا نییە. ئیسلام دینێکە بەرنامەیەکە کوڕشتیوە چۆن دەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم چه جورئەت دەکا ناوی پێغەمبەر بێ یەکسەر تا صلی الله عليه وسلم. ئەوە بەردەوامی لەسەری پێغەمبەری خوا زەمانی کردووی وەجەبەت له الجەنە، بەهەشتی خوا جێگاتە. ئەوە تۆ بەهەشتی جا بزانە بە ئیزنی خوا ئێمە لەوانە دەبین، بەڵام بەردەوام بن بەڕێزان. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەسمەوە سەر حەدیسەکە، فەرمووی من قالە، کەسێ بڵێ، ئەوت نە دوو جۆرە، کەسی وایە بەس بەدەم دەیڵێ،
بۆی خەڵک بخەڵەتێنێ و خەڵک بڵێن بەخوا موسڵمانە و کاکە خۆیش کافر نییە، کاکە ئێمەش موسڵمانین، کاکە ئێمەش قورئان شتێکی جوانە و پەیامی ئاسمانیە و مزگەوت مبارەکە و بەڵام ئەگە خوا نەخواستە جا ئێمە نابێ بڵێن فڵان کەس قەت ناو دڵی خەڵک مەکۆڵم بەڕێزان، ئێمە بیر لێدەر نین. ئەوەی لێرە دابی سپێرە بەخوا، هەر ئەوە عایدی خوایە. یومە تبلە السەرائر، قەت مەچۆ ناوسکی خەڵک هەڵکۆڵی، من دەزانم فڵان کەس منافقە، ئەوە بەس خوددا دەزانێ، بەس خەمی خۆتت بێ بەڕێزان لە قیامەتە تۆ خۆت لە خۆت بەرپرسیاری، خەڵکیش لە خۆی بەرپرسیارە. بەڵام قورئان بەعام ئامۆژگاریمان پێ دەکات دەفەرمێت تۆ وریای خۆت بە، ئەوەی وتت با ڕاست بێ. وڵات بە خەڵکی ڕازگۆ پێش دەکەوێ، بە خەڵکانێک ئەوەی لە زمان دەیڵێن و دڵیان وانێ وێران دەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە یەک سوورەتی بۆ ناردووە پێوان سوورەتی المنافقون، دووڕوەکان. یەکەم ئاەتی باسی چی دەکات؟ ئیذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون. منافق دووڕوەکان داهاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، دەیان گوت ئەی پێغەمبەری خوا نەشهد، ئێمە شاهیدیە دەین، ئینەکە تۆ پەنجام بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم درێژ دەکرد، ذاتی جەنابەت ئەی پێغەمبەر ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئینەکە تۆ ئینە حروفی تەکید لە ڕەسوول الله، لامەکە دیسان بۆ تەکیدە، دڵنیابە هیچ گومانمان نییە کە تۆ پێغەمبەری خوای. والله يعلم إنك لرسول، خوا دەفەرمێ خدا ئاگادارە کە تۆ پێغەمبەری، بەڵام والله يشهد، خوا لە ئاسمانەوە شاهیدە بەسەر دڵی ئەوانەوە ئین المنافقین لەکاذبون، بە دڵنیاییەوە ئەوانە درۆ دەکەن. والله کە ئەواش سوێن دەخۆن و دەڵێن ئێمە شاهیدیمان داوە محەممەد تۆ پێغەمبەری خوای، خوا دەفەرمێ ئاگام لە دڵیانە، لە ناخیان ئەوانین، بەس بە زمان دێڵێن. جاولی ئەوانە لە کافریش پیسترن. ئیسلام پێمان دەڵێ ئەوەی کوتت بە زمان لە دڵەوە بڕوات پێ بێ، قەت منافق مەبە. هێشتا کافر زۆر باشترە لە منافق. جا لە سەیری قورئان کەن چەند وردە دەفەرمێ ئیذا، نافەرمێ ئین جاءەکە، چونکە ئین بۆ تەوەقوعاتە. خوا قورئان دەفەرمێ ئین جاءەکم فاسقون، لەوە چێ فاسقێک بێ و لەوە چێ نەیە. بەڵام کە فەرمووی ئیذا جاءەکە یعنی دێنە لاشت، نەک هەر دێن ئەگەر هاتن، بەڵکو بە دڵنیایەوە دێن لەبەردەم تا دادەنیشن سوێند و قورئان دەخۆن، بە گەورەی خوا سوێن دەخۆن، ئێمە شایدی دەین تۆ پێغەمبەری خوای. خوا دەفەرمێ بەخوا درۆوەکەن، بە گەورەی خۆم درۆوەکەن، بڕوایان وانە کە تۆ پێغەمبەری خوای، بەزەوە بە زمان دەیڵێن. ئەوانە زۆر پیسن. سەبەبی نزولی سوورەتی منافقین لە جەنگی بەنی مستەلەقە دوو کەس شەڕیان بوو، یەکیان مەککەی یەکیان مەدەنی، مهاجرێک و ئەنسارێک. کابرای مەدینەی وتی قەومەکەم فریام کەون، کابرای مەککەی ژوتی مهاجرەکان خەڵکی مەکە فریام کەون، خەریب و شەڕی عەشایری دروست بێتەوە، دایان مرکاننەوە. پێغەمبەری خوا فەرموویەوە بۆگەن بوو وازی لێبێنن، ئێمە ئیسلام کۆی کردوینەوە. لەو کاتەدا کابرایەکە بوو زۆر دەسەڵاتدار بوو، زۆر دەوڵەمەند، خاوەن چەک و سیلاح، سەرۆکی بەشێک لە مەدینەیەکان بوو، ناوی عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول بوو. ئەو پیاوە دڵەوە منافق بوو، زۆری ڕق لە پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، دەیوت ئەم محەممەدە هات جێگە و مەقامی منی لەق کردووە تا خەڵک شوێنەوە کەوتن. زۆر متەکەبیر بوو، زۆر پیس بوو لە ناخا، بەڵام یەک زمانی هەبوو کەس زەوتی زمانی نەدەکرد کە قسەی دەکرد لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، خەریب و قەناعەتی پێ بکە. ئەگە ئاەتی قورئان نەهاتە پێغەمبەر دەیگوت ئەم پیاوە زۆر دڵسۆزە، بە زمان لێ نەدەبردەوە، بەڵام لە پشتەوە پیسی وا نەبوو. وتی خەڵکی نەوەرن خزمەکانم، پندێکی عەرەبی هەیە کە دەڵێ ئێمە ئەوەمان لێ بەسەر هاتووە، پەندە عەرەبیەکە دەڵێ سەمین کەلبەک یەئکولەک، سەگەکە تێرکەی ئاخری دەتخوا. ئەو سەگ و گورگانە هاتن لە مەکە و برسی بوون، ماڵماندانێت تێرمان کردن، چاوەلێ قاچ قوڵی خۆمان دەگرن. یارمەتیان مەدەن لە ماڵەکانتان دەریان کەن، پارەیان لێ ببڕن، هاوکاریان لێ ببڕن، با بڕۆنەوە شوێنی خۆیان. سەحابەیەکی گەنج وەکو ئام کوڕە گەنجانە، ئیشەڵڵا مانە شوێن هەمومان شوێن کەوتوی سەحابە بین. ئەم پیاوە بەڕێزە ناوی ئەم سەحابە بەڕێزە گوێی لێ بوو، ئەم گەنجە پێی ناخۆش بوو، بەڕاستی پێی ناخۆش بوو کە ئەم کابرایە ئەم بێئەدەبی کرد. هاتوو بۆ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم جێڕایەوە. ئەو سەحابەیە چیازان ناوی چ بوو؟ زەیدی کوڕی ئەرقەم. زەیدی کوڕی ئەرقەم وتی ئەی پێغەمبەری خوا ئەو بێئەدەبی کرد بەرامبەر بە جەنابەت، بەرامبەر بە موسڵمانان. پێغەمبەر صلی الله علیه وسلم بانگی کرد، فەرمووی تۆ شتی وا دوتووە؟ وتی من شتی وام وتبێ؟ ناکە بوختانیان بەدەمەوە کردم، کوڕە من شایدە دەم تۆ پێغەمبەری خوای، تۆ چادی سەرمانی، تۆ ئەم مەدینەیەت مبارەک کردووە، لەوەتی تۆ هاتووی خێر و بەرەکە ڕووی تێ کردوین. ئەوەندە زمانی لوز بوو، پێغەمبەری خوا قەناعەتی کرد، فەقیرت داماوە زەیدی کوڕی ئەرقەم خەریب و پێغەمبەر گومانی لێ بکە کە درۆی بکرد بێ. وەڵڵا ئەی پێغەمبەری خوا من چۆنم بیست بە گوێی خۆم گوێم لێ بوو، خۆم لەوێ بووم. کابراش دەیگوت ئەی پێغەمبەری خوا تۆ بە قسەی ئەم منداڵ و پاڵە دەکەی؟
من شایدێ دەم تۆ پێغەمبەری خوای چاو لێ بە زمان دەیگوت والله خوای گەورە ئاەتی 7 و 8 سوڕەتی منافقینی نارد هەموو قسەکانی زەیدی ڕاست کرد پێغەمبەر بانگی کرد فەرمووی خوا قسەکانی تۆی تەصدیق کرد تۆ ڕاست گۆی ئەو پیاوە درۆزنە ئیمامی عومەر شمشێرەکەی دەرکرد لە چێلانەکەی فەرمووی پێغەمبەری خوا ڕێگەم بدە هەر ئێستا سەری لە لاشەی جا دەکەمەوە ئەو بۆگەنە فڕێ دەمە چاڵێکەوە پێغەمبەر فەرمووی دعه لا يتحدث الناس أن محمدا يقتل أصحابه واز بێن عومەر شمشێرەکەت بخە چێلانەوە ئیسلامی ئێمە وانە ئێمە دەبێت بە حکمت کار بکەین ئێستا ئەم پیاوە بکوژین دەنگ و باز لە هەموو دنیادا بڵاو دەبێتەوە دەڵێن محەممەد ڕەفیقەکانی خۆی دەکوژێ هاوڵەکانی خۆی دەکوژێ خەڵک وەک ئێمە نایناسێ ئەوە قورئانە وەسی ئەم منافقە دەکا لێی گەڕێ لەگەڵی باش دەبین ڕێزی لێ دەگرین مداڕاتی لەگەڵا دەکەین لەگەڵ یا دەژین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو ڕۆژێ ئەو منافقە مرجبەی خۆی بۆ دانە لە بەخاتی کوڕەکەی فەرمووی کوڕەکەی وتی باوکم زۆر پیس بۆ بەڵکو جبەی تۆی لەبەرکەم فەرمووی ئەوە جبەکەم تێوەی پێچم بیکەم بەکفنی هەر ئەو کاتەش لەگەڵ یا مداڕاتی کرد ئێمە ئیسلامێکی ئاوامان هەیە ئیسلامێکمان نییە ڕق و زەق و تەق و لەگەڵ کەسە ئیدارە نەکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو هەموو ساڵە لەگەڵ ئەو دوژمنانەی خوا لەگەڵ ئەو منافقانە ئیدارەی کرد بەڕێزان عەرزم کردن ئیسلام نابێ هەر بە زمان بێ ئەوە ناتباتە بەهەشتەوە بەڵکو خوا سەیری ناو دڵ دەکا لە دڵیشەوە ئیسلامت بوێ خوات بوێ ئەبێ شەرم نەکەی بە زمانیش بیڵێ بە شانازیەوە مسلمان بوونی خۆت دەربڕی شەرم نەکەی لە شوێنێکات چوار بێدین کۆبوونەوە تۆ وەکوچی سەڵ ملت بەریتەوە ناو قەباغەکەتەوە بڵێ تۆ بڵێ خەڵک چاوی لێم نەبێ نوێژەکەم بکەم نانم نەبڕن نا بە دڵیش بڕوا دوابێ و بە ئیسلامەکە بە شانازیشەوە بڵێ بەڵام دڵ گرنگترە لە زمان سەحابەیەکی پایەبەر زمان هەیە ناوی عەماری کوڕی یاسیرە باوکی لەژێر لێدانی کافرەکانی مەکەدا شەهید بوو بەڕیشی سپیەوە دایکی یەکەم شەهیدی ئیسلامە ئەبوو جەهل ڕمێکی لە بینی لە هەردوو مەمکیدا لە سەر سنگی لە پشتی هاتە دەرەوە یەکەم خوێنێک بوو ئەم ئیسلامە ڕژا یەکەم شەهید سومەیەیە دایکی عەمار ئەو گەنجەشیان هێنا باوک شەهید بوو لەژێر تەعزیبە دایک بەڕم شەهید کرا خۆی ماوەتەوە تاقە کوڕ ئەوەندەیان لێدا ئەوەندەیان داخ کرد ئیسلامی ئێمە اعتراف دەکات تۆش ئینسانی تۆش گۆشتی خوێنی تۆش ئازار هەست پێ دەکەی ئالەو کاتەدا بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتیان عەمەر دەیگوت چیتان لێم دەوێ ئیتر تەواو تەحەمولم نەما وتیان قسە بە محەممەد بڵێ لات و عوزا و ئەو بتانە خوای چاکن وتی کە تەحەمولی تەعزیبەکەی نەکرد وتی وازیان لێنا وتیان تەواو کافر بووەوە قسەی بە محەممەد وت و لات و عوزای بەبەرز گرت لات و عوزا و هوبەل بتەکانی بەبەرز گرت وازی لێ بێنن دوای ئەوە بە داماوی چۆوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ما وراءك يا عمار چی لێ قەوما و عەمار چی لێ بەسەر هات وتی شەڕ یا رسول الله چی نەکبەتی و خراپەیە تووشم بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بۆ وتی والله ما تركت حتى نلت منك وذكرت آلهتهم بخير بەخوای پێغەمبەری خوا وازیان لێ نێنام لێیان دام عەزابیان دام حتا بێئەدەبیم بەرامبەر زاتی جەنابەت کرد تا ئەو بتە پیسانم مەدح و سەنا کردم کتم ئەوانەش خوان و ئەوانەش دەسەڵاتیان هەیە کوفرم کرد کافر بوومەوە تەواو ئەی پێغەمبەری خوا بە هیلاکات چووم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەی دڵت چۆنە فكيف تجد قلبك ئەوە گرنگە ئەی دڵت چۆنە ئەوەی لە ناختایە پێغەمبەرت خۆش دەوێ ئەو بتانەی حسابیان بۆ دەکەی وتینە وەڵڵی پێغەمبەری خوا چۆن بووم یەکەم جار ئاوا تۆم خۆش دەوێ چۆن ڕقم لەو بتانە بووە لە دڵەوە ئێستاش ئاوا ڕقم لێیانە بەڵام لەژێر عەزابێکی توندا ناچاریان کردم ئەو قسە ناڕەویانە بکەم فەرمووی دەی خوا سەیری دڵت دەکا فەرمووی وتی دڵم مطمئن بالإيمان پڕپڕە لە ئیمان بەخوا بە پێغەمبەرەکەی قال فإن عادوا فعد پێغەمبەری خوا فەرمووی ئیسلامەتەکەی تۆ تەواوە ئەگەر ئەم جارش هاتنەوە پەلاماریان دایتەوە تینیان بۆ هێنای هەمان کوفری جاران بکەوە خوا بەو زمانە لێن ناگرێ فإن عادوا فعد ئەگەر جارێک کە هاتنەوە لێیان دای و تەعزیبیان دای و ئاشکەنجەیان دای تۆ هەمان قسە بکەوە خوا ئاگای لێ نێتی ناو دڵتە چاو لێ بەڕێزان ئەو کافرانە لەسەرەوە بە زمان چیان دەگوت خوای گەورە فەرمووی درۆ دەکەن ئەو سەحابە لەژێر ئەشکەنجەی توندا ئەو کۆمەڵە قسە ناڕەوای کرد پێغەمبەری خوا فەرمووی هەر دڵت پڕە لە ئیمان خوا سەیری ناو دڵت دەکا بۆیە با لە دڵەوە مسڵمانی ڕاست بین بەویستی خوای پەروەردگار دەفەرمێ ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ لە خزمەت پێغەمبەرا بووین کە فەرمووی إن الجنة لتشتاق إلى ثلاثة حديثك الصحيحة ترمذي بجمال فرمودي 3790 هناوتي الشيخ الباني لصحيح جامعة بجمال فرمودي 1598 بحديثه صحيح ولا بيغمبر صلى الله عليه وسلم
إن الجنة لتشتاق إلى ثلاثة سيكس هن بهشت بويان مشتاقة سبحان الله كقوريا بهشتي خواب بويان مشتاقة يعني بهشت تامزرويانا بهشت عوداليانا يما همومان عودالي بهشتين تامزروي بهشتين سيكس هن لأمتي بيغمبرا بهشت تامزروي أوانا خوزگە زوو بێنە ئامێزمەوە و خۆشیەکانی خۆمیان پێشکەشکەم چێ زانێوانە چێن بەڵێ بەڵێ وایە تەواوە زۆر ڕاستە ئەحسەن صدقتە تەواوە عەلی کوڕی ئەبی تاالب ئەو عەممارەی کە ئەو قسانەشی کردبوو چونکە خوا سەیری ناودڵی دەکا بەهەشت تامەزرۆیە عەممار بچێتە نایەوە سێش سەلمانێک کە خەڵکی فارسە هەر عەرەبیش نییە کابرایەکی فارسە هەموو دنیای لە بێناوی ئیسلام و پێغەمبەری خوا داواز دێنە ئەو سیانە بەهەشت تامەزرۆیانە خۆزگە پاتنایە ناومەوە ئەم بابەتە هەرچەند مابووی بەڵام لێرەدا کاتمان کۆتایی پێهات ومێدەوارم کە ئینشاءالله هەتا مردن هەمیشە بەیانیان و ئێواران ئەو زیکرە لەبەرکەن رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم رسولا بەدڵیش بڕوامان وابێ و بە زمانیش بە شانازیەوە ئەم سیانە بڵێین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەکەی چی بوو فەرمووی وەجەبەت لەه الجەنە هەر کەسێ ئەمانە بڵێ و لە دڵەوە بڕوای پێبێ و بە شانازیەوە دەری بڕێ و هەتا مردن لەسەری بەردەوام بێ خوا لە گوناهەکانی خۆش دەبێ بەهەشتی خوای بۆ مسۆگەرە یا ربی خوا جێگامان بەهەشت بێ یا ربی خوا جێگامان بەهەشت بێ خوا لە ڕۆژی قیامەتە لە چاوپێکەوتنی خۆت بێ بەشمان نەکەی یا ربی خوا لە خزمەت پێغەمبەر و سەحابەی پێغەمبەرا کۆمان کەیتەوە ئەم بابەتانە بجێڕینەوە لە زمانی خۆیانەوە بیبیستین یا ربی خوای پەروەردگار لە ئاگری دۆزەخ لە عەزابی قەبر بە دوورمان کەی یا ربی خوای ئەوانەی کەوا لە پێش ئێمەدا مردوون خوا لە گوناهیان خۆش بی جێگایان بەهەشت کەی ئێمەش بە ئیمانەوە بە ئەوان بگەێنی عاقبەتمان بەخێر بگێڕی آمین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم